16 ساڵ بەر لە ئێستا ئەوان وەکو پاییس ویستی هەڵوەراندنی گەڵایەکیان هەبوو. بێئاگا بوون لەوەی لە جێگەی ئەو چەندان لە قوچڵە گەشە دەکەن و دەبنە سێبەر، ئەوان گوڵێکیان هەڵوەراند. بەڵام چەندان گوڵی دیکە لە جێگەی ئەو پشکوت و باخچەیەکیان ئاوەدان کردەوە. قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى ولا تظلمون فتيلا. 16 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی 4 سەی 2003دا سەرکردەی بە تەقوا و خواناسی کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەبدوڵڵا قەسرێ لەگەڵ 4 کەس لە پارێزەرانی لە بازگەی تاسڵوجە شەهید کران. ئەگەرچی ڕووداوەکە لەو هەلومەرجەدا ناخەژێن بوو کە پیاوێکی گەورەی لە مەیدانی خەبات و بانگەوازی ئیسلامی دوور خستەوە، بەڵام خۆشبەختانە ڕێگای ئەو کەڵە پیاوە ئاوەدانە. مامۆستا لە دوای خۆی شێرەژنێکی بەجێهێش کە خۆڕاگرانە منداڵەکانی لەسەر ڕێگەی باوکیان پەروەردەکرد. لە ساڵیادی شەهیدکردنیدا هاوسەرەکەی دەڵێت شانازی بە مامۆستا عەبدوڵڵای قەسرێوە دەکات کە هاوسەرێکی نمونەیی و پیاوێکی پەرێزپاک و خۆشەویست بوو لە ناو خەڵکیدا. بە جۆرێک ئێستاش خەڵکی بۆ لە دەستدانی دەگرین. ئەم وەکو خێزانی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵڵای قەسرێ شانازی بە پیاوی خۆمە دەکەم. بەڕاستی هاوسەرێکی نمونەیی بوو لە ژیانمدا، گەلک پیاوێکی ڕێک و پێک بوو. ئێستاش کە دەچمە ناو خەڵکدا نەک ئێمە شانازی پێ بکەین، خەڵکی شانازی بۆ پیاوی ئێمەوە دەکەن. هەموو کاتێک بە منداڵەکانی خۆم دەڵێم پیاوێکی وەتان هەبوو هەر لەسەر ئەو ڕێبازەیدا بەردەوام بن، چکە خەڵک شانازی بە پیاوی ئێمە دەکەن نەک ئێمە شانازی پێوە دەکەین. کە دەچمە سەر قەبرستانەکەی بە گۆڕەکەی دەڵێم شانازی بە گۆڕەکەشی وە دەکەم، چکە پیاوێکی ئەوەندە سەربەرزی لۆ بەجێهێشتین، پەرێزێکی ئەوەندە پاچی بەجێهێشت، چۆن پێغەمبەران عەلەیهی سەلات وەسەلام ژیان بە پاچی، پیاوی مەش ئەو هاژیە بە پاچی. مامۆستا عەبدوڵڵا قەسرێ سەرکردە و شەهیدێکی وەچاخ ڕۆشنە و لە دوای خۆی ژمارەیە کوڕ و کچی بەجێهێشت کە ڕێبازەکەی باوکیان بەرنەداوە. کوڕەکانی دەڵێن هەمیشە شانازی بەناو و خوێنی بەناهەق ڕژاوی باوکیانەوە دەکەن کە لە پێناو ئامانجێکی پیرۆزدا شەهید بوو. ئێمە وەکو خانەوادەی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بە پابەندبوون و بەردەوامیمان لەسەر ڕێبازەکەی، لەسەر بیر و بۆچوون و بیر و باوەڕی پیرۆزی بەڕێزیان جۆرێکمان کردووە لە پابەندبوون و دووپاتکردنەوەی گرتنەبەری ڕێبازەکەی. ئەوە جۆرێکە لە بە نەمرکردنی ئەو پابەندبوونەی ئێمە هەمانە بۆ ناوی ئەو. واروەها بە شێوازێکی دیکەش هەوڵمان داوەکە وتارەکانی وتەکانی ئامۆژگاریەکانی لە ناو خەڵکدا هەمیشە ڕەنگ پێ بدەینەوە و ئیبرازی کەین، دەری بخەین و جەخت لەسەرەوە بکەینەوە کە ئێمە وەکو خانەوادەی ئەو هەمیشە شانازی بە ناوەکەیەوە دەکەین، شانازی بە مەزڵومیەتەکەیەوە دەکەین، شانازی بە خوێنی ڕژاوی ئەوەوە دەکەین. هەڵبەتە ئێمە کە ئێستا گەورە بووین و ئەبینین کە باوکە ڕەحمەتیمان پێگەیەکی لە ناو کۆمەڵگادا بەجێهێشتووە و کوردستان بەجارێک بۆی پەرۆشە و هێشتا دڵی گەرمە بۆی بەڕاستی. ئەوە بۆ ئێمە دەرەخات کە باوکم بۆچی ژیاو لە پێناچیاژە. هەڵبەتە هەر ئەوەندەی کە باوکم لە پێناو ئەم ڕێبازایە شەهید بووە، ئەمە گەورەترین بەهایە بۆی ئێمەش بە هەمان شێوە لەسەر ڕێبازی باوکم بۆ خزمەتکردنی ئەم کۆمەڵگا و ئەم نیشتیمانەیە بژین و بۆ خۆشگوزەرانی خەڵکا بژین. کەسێک مسلمانێک بە ئەن قەست بکوژێ، دەستی لە کوشتنی مسلمانێکدا هەبێ، فەجەزاؤه جەهەنەم، عیقابەکەی کوێیە؟ جەهەنەم. لە ساڵیادی شەهیدکردنی مامۆستا عەبدوڵڵای قەسرێدا عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی دەڵێت شەهیدکردنی مامۆستا عەبدوڵڵا قەسرێ و 4 لە هاوڵەکانی بەبێ ئەوەی لە شەڕدا بن ناهەقیەکی گەورە بوو. هەروەها جەخت لەوەش دەکاتەوە کە کۆمەڵی ئیسلامی لەسەر ڕێباز و ڕێگەی ئیسلام بەردەوام دەبێت کە مامۆستا عەبدوڵڵا و هاوڵەکانی لە پێناویدا شەهید بوون. شەهیدکردنی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و 4 لە هاوڵە بەڕێز و خۆشەویستەکانی بەبێ ئەوەی کە لە شەڕدا بن و بە تایبەتیش مامۆستا عەبدوڵڵا کە پیاوێکی دڵسۆز و خەمخۆری خەڵک و خاچی هەرێمی کوردستان بوو و پیاوێکی
ئاشتی خواز و هەمیشە حەزی لە تەبایی و لە برایەتی و لە چارەسەرکردنی کێش و گرفتەکانی تاکی کۆمەڵگا و کۆمەڵگەی هەرێمی کوردستان بوو. ئەم ناڕحەتی و گرفتاری و کێشانەی کە لە قۆناغە جیاجیەکان بۆمان دروست کرا کە هێندێک قۆناغیان زۆر سەخت بوون، ساردمان ناکەنەوە لە هەڵوێست و لە بۆچوون لە قەناعەتەکانمان کە هەڵقوڵاوی ئەم شەریعەت و بەرنامەیە و بە خزمەتی ئەم خەڵک و خاچی هەرێمی کوردستانەیە، بەڵکو بەردەوام دەبین و سوورتر دەبین لەسەر گاندنی پەیاممان و تحقیقی ئامانجی خەڵک و بەختەوەرکردنی خەڵک، سەرفرازکردنی خەڵک. ڕۆژی 4 ئاداری ساڵی 2003 مامۆستا عەبدوڵای قەسرێ کە سەرکردەیەکی دیاری کۆمەڵی ئیسلامی بوو لەگەڵ 4 هاوڵی لە کاتێکدا بەرەو ڕانێ دەگەڕانەوە لە بازگەی تاسڵوجە درانە بەردەستڕێژی گولە و بەناهەق شەهید کران.